أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. مرۆڤ لەم زەویەدا بە تەنها ناژی، سەدان مەخلوقاتی تر لەگەڵێ ئەژین، هەزارانی تر ملیۆنەهانی تر لەگەڵێ ئەژین، هەمووانیان خزمەتکاری مرۆڤن. کێ هەیە لەم بەهارە جوان و قەشەنگەدا لەگەڵ گوڵ و گەڵا و گیادا نەژی؟ کێمان هەیە دارەکان کە زیندوو ئەبنەوە سەرنجی ڕانەکێشێ؟ کێمان هەیە ڕەنگ و بۆن لەم بەهارەدا سەرسامی نەکات؟ کێمان هەیە ئاوازی شیرینی تەیر و مەلەکان سەرنجی ڕانەکێشێ و لەگەڵیان نەژی؟ زۆر عالەم هەن لەگەڵ ئێمە ئەژین و لە خزمەت ئێمەدا. یەکێک لەو عالەمەی کە لەگەڵ ئێمەدا ئەژین لەسەر ئەم هەسارەیە عالەمێکی ترن وەک عالەمی ئێمە کە بریتیە لە جیهانی جنۆکە. کاتێک ئەچیتە خزمەت قورئانی پیرۆز دەیان ئاەت باسی جین و باسی شەیاطین ئەخوێنیتەوە. سوورەتێک لە سوورەتەکانی قورئان بە ناوی جینەوە ناو ئەنرێت. ئەبێ هەدەف چی بێ لە دروستکردنی جنۆکە کە خوای گەورە لەسەر زەویا دروستی کردوون؟ کۆمەڵی شتی مشتەرەک هەیە لە نێوان مرۆڤ و جنۆکەیە، بریتیە لە عیبادەت گەورەترینیان. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خۆی ئەفەرمێ من جنۆکە و ئینسانم خەلق نەکردوون و دروست نەکردوون ئیلا بۆ بەندایەتی نەبێ، عەبدایەتی خوا جەل جەلالوهو جێبەجێ بێ. خاڵێکی تر لەو خاڵانەی لەگەڵ عیبادەتە پەیوەندی هەیە بە ئێمە و جنۆکەوە بریتیە لەوەی کە یەک پێغەمبەرمان هەیە، محەممەد صلی الله عليه وسلم، پەیامبەری خوایە بۆ ئینسان و جنۆکە. ئێمە بە دەقی قورئان ئەزانین جنۆکەکانیان ئیمانیان هێنا کاتێک کە گوێیان لە قورئان گرت لە سوورەی جینە ئەفەرمێ ئنا سمعنا قورئانا عەجەبا یهدی إلى الرشد فآمنا به. ئێمە گوێمان لێبوو لە قورئانێک کە زۆر سەرمان سوڕما لەسەر زەویا کەلامێکی ئەوەندە گەورە هەبێ، گوێمان لێگرت، ئیمانمان پێهێنا، زانیمان بەرەو ڕشد و بەرەو گەورەی مرۆڤ و جین ئەبات. ئەفەرمێ وأنا لما سمعنا الهدى آمنا به. کە گوێمان لە هیدایەت بوو، زانیمان هیدایەتی خوا لەو ڕێوەیە، ئیمانمان پێهێنا. چۆن مرۆڤەکان موسڵمان و غێرە موسڵمانیان هەیە، بە هەمان شێوە جنۆکەکان موسڵمان و غێرە موسڵمانیان هەیە. وأنا منا المسلمون ومنا القاسطون. ئێمە ئیماندار و لە ڕێلادەرمان هەیە، دیندار و غێرە دینمان هەیە. فمن أسلم فأولئك تحروا رشدا. ئەوانەی کە ئیمانیان هێناوە ئەوە بەدوای ڕشد و بەدوای عەقڵ و گەورەیە گەڕاون، پێی گەیشتون، بە گەورەی و بە فەهم گەیشتون. ئەوانەشیان کە لە ڕێ لایان داوە فەکانوا لجەهەنەم حەطەبا. هەر چۆن کۆتایی ئینسان یا بەهەشتە یا جەهەنەم، کۆتایی جنۆکانیش یا بەهەشتە یا جەهەنەم. جیاوازی لە نێوان ئێمە و ئەوانە چییە؟ خوا جەل جەلالوهو مرۆڤی لە خۆڵ دروست کردو ئەوان لە ئاگێر. ئەفەرمێ خەلق الئینسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار. ئێمە مرۆڤمان
لەگەڵێکی زۆر صاف و پاک گڵی سوڵەت دروست کردووە و جنۆکەکانیشمان لە بەڵێسەی ئاگر دروست کردووە. جیاوازێکی تر لە جیاوازەکان لە نێوان ئێمە و ئەوانە بریتێ لەوەی بە دەقی قورئان ئەوان ئێمە ئەبین و ئێمە ئەوان نابینین. أفرمي القرآن إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم أوان إيوة أبينو إيوة أوان نابينو أم خاليك عرسانا كم بينين زور قرنگ هلو سيكي لسرك بو خوا جل جلاله چاوي دابوان إيما ببيني هزي چاوي نداب إيما كأوان ببيني زور كاد إنسان لم خاڵەوە ترسی بۆ دروست ئەبێ لە جنۆکەکان کە هەڵەیەکی زۆر گەورەیە بە پێچەوانەوە هەموو جنۆکەکان بۆیە چاویان درایە مرۆڤ ببینن چونکە لە مرۆڤ ئەترسن. وەکو عەرزم کردن هیچ مەخلوقاتێک لەسەر زەوی نییە خزمەتکاری مرۆڤ نەکات و سام و هەیبەتی مرۆڤ لە بەردەمیان دەبێت بە جنۆکەکانیشەوە. بۆی خوای گەورە وەهای کردووە کە ئەوان ئێمە بین بۆی خۆیان لە ئێمە بپارێزن، بەڵام هیچ حاجەیە بەوە نییە کە ئینسان ئەوان ببینێت چونکە جێگەی ئەوە نییە کە ئینسان خۆی لەوان بپارێزێت، کە ئەوە نیشانەی هێزی کەسە، هێزی مرۆڤە بەرامبەر بە جنۆکەکان کە زۆر کات خەڵکێک ئیبتیلا ئەبێت. بەڕاستی دەردێکی سەردەمە بۆیە حەزم کرد لە خزمەتانە ئەم وتاران باسی ئەم مەسئلە بکەم بە شێوازێکی زانستی و لە خزمەت قورئانە. زەمانێکە توش بووین خەڵکێک هەیە نانی جنۆکە ئەخوات، خەڵکێک هەیە هەچ کە سەری بئێشێ پێی بئێشێ شوێنێکی ئێشا ئەڵێوە جنۆکەی تێ بێ ئاگا لەوەی کە ئەمە پێچەوانەی دەقەکانی قورئان و سنت لە هیچ دەقێکی قورئان و سنەتە ئەم شتانە وارد نییە و نەهاتوە. بۆیە کەسی موسڵمان ئەبێ زۆر هوشیار بێ، زۆر واعی بێ، ئەبێ چاوکراوە بێ. بەداخەوە ئەڵێم خەڵکێکی زۆر موسڵمان لەوە ئەچێ جۆرێک لە ئیلتیزامی هەبێ بەڵام علمی نییە، ئەبینی وەجهێکی جوانی ئیسلامی هەیە ملتەزیمە بە دینەوە بەڵام علمی شەرعی نییە، ئەکەوێتە ناو داوی جنۆکە و شەیطانەوە. ئەسڵەن بە پێچەوانەوە جنۆکە و شەیاطین یاری پێ ئەکەن. چەند جار بیستومانە کەسێک کە چووە پیان و تۆوتیانە وەڵا تۆ 7 جنۆکە وتیایە و 3 جنۆکە تیایە، کێ ئەمە ئەزانێ؟ لێک فەرمایشتانیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشارەتێکی بەوە کردبێت. لێ قسەی زانایان نییە کە بڵێ 2 جنۆکە و 3 جنۆکە لە لاشەی کەسێکە هەیە. ئەمە شتێکی خوڕافیاتە. زەمانێک هەبووە کە خەڵکێکی دیندار و خواناس و زانا ئەگەر کەسێک تێک چوو بێ بردبێت یانێتە لای دوعایەکی خێری بەسەرا خوێندووە و خوای گەورە شفای داوە ئەگەر نەسی جین و ئەوانەی هەبوو. بەڵام بەم شێوازە زۆرەی کە کابرا بیکاتە کەسابەت و نانی پێپەیاکە و ڕزقی لەسەر ئەوە بێت، ئەمە کارێکە پێچەوانەی هەموو ئاڕای سەلەف. ئێمە پێویستە بچینە خزمەت قورئان، بزانین خوا جەل جەلالوهو سوڵتان و دەسەڵاتی داوە بەسەر شەیطانەکانە بەرامبەر بە ئینسان. طبعاً جنۆکەمان هەیە، ئەمە شەیطانمان هەیە. شەیطان پلە و ڕوتبەیەکە، هەر جنۆکەیەک زۆر شەریع و بێدین بوو گەیشتە ڕوتبەیەکی زۆر گەورە لە فرت و فێڵە وشەی شەیطانی بۆ بەکارێ لە قورئان. واتە شەیطان ڕوتبەیەکە لە ناو جنۆکەوە. شەیطان خۆشی فەردێکە لە ئەفرادی جنۆکەوە سەرکردە و گەورەیانەکە ئیبلیس. کاتێک ئەچینە خزمەت قورئان ئەبینین خوا جەل جەلالوهو یەک کەس لە ناو مرۆڤەکانە سوڵتەی پێدا کە دەسەڵاتی بەسەر جنۆکە هەبێ، بەڵام مەوجود نییە جنۆکەیە دەسەڵاتی بەسەر ئینسانە هەبوو بێ. ئەویش سولەیمان عەلەیهی السەلام دوعای کرد، فەرمووی قال رب اغفر لي وهب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إنك أنت الوهاب. خوای گیان لێم ببوورە مڵک و دەسەڵاتێکم بدەرێ لە دوای من نەیدەی بە هیچ کەسێ. سولەیمان ئەمەی فەرموو. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه. چەندین جنۆکە بوون لە بەردەم ئەوە، لە بەردەم سولەیمانە خزمەتکاری سولەیمانیان ئەکرد، محرابەکانی سولەیمان ئەوان دروستیان ئەکرد. واتە جنۆکە تەسخیر بوو، ملی شۆڕ بوو لە بەردەم سولەیمانە عەلەیهی السەلام. لە دوای سولەیمانەوە ممکن نییە کەسێک بتوانێت گەمە لەگەڵ جنۆکەیە بکە ئیلا جنۆکە گەمە و گاڵتەی پێ ئەکە. کەسێک نییە دەسەڵاتی بەسەر جنۆکە هەبێ ئیلا جنۆکە دەسەڵاتی بەسەر ئەوە هەیە. تەنانەت فەرمایشتێک پێغەمبەریان صلی الله علیه وسلم ڕحمان بە قوربانی بێ
ڕۆژێکیان نوێژی ئەفەرموو تون دەستی کێشا بە دەستەکەی تریە. دوایی فەرموویان یا رسول الله صلی الله عليه وسلم ئەوە چی بوو؟ فەرمووی والله ئەوە شەیطان بوو، گرتم. والله لەبەر دوعاکەی سولەیمان نەبوایە کە خوای گەورە ئەو موکەی بە کەس نەداوە بەو نەبێ بە یەکێک لە دینگەکان و کۆڵەکانی ناو مزگەوتەوە ئەم بەستەوە هەتا هەرچی مناڵی ناو مەدینە هەیە یاری پێ بکەن و گاڵتەی پێ بکەن. کەوا بوو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام تەسخیری جنی نەبووە؟ چۆن کەسێکی تر تەسخیری جنی ئەبێ؟ تەسەوەرکەن کەسی وایەڵێ جنۆکەی موسڵمانم هەیە. ئەمە قسەیەکە زۆر دوورە لە ڕاستی، چونکە هەر کەسێک تەعاملی لەگەڵ جنۆکە کردبێت لە دوای سولەیمان جنۆکە گاڵتەیان پێ کردووە بە دەقی قورئان. ئەچینە خزمەت قورئان کاتێ باسی مشرکینی قوڕەیش ئەکات ئەفەرمێ وإنه كان رجال من الإنس يعوذون برجال من الجن فزادوهم رهقا. هەندێک لە پیاوانی کافران و مشریکان ئەچون پەنایان ئەگر بە گەورەی جنۆکەکان فزادوهم رهقا، ئەوان زیاتر ئەیان ترسان گاڵتەیان پێ ئەکردن. مشرکینی قوڕەیش عادەتێکیان هەبوو ئەگەر بچوونایەتە هەر شوێنێکی چۆڵەوانی هێڵێکیان لە دەوری خۆیان ڕائەکێشە، خەتێکی بازنەیەکی خڕیان لە دەوری خۆیان ڕائەکێشە، لە ناو بازنەکەدا ئەنیشتن و دەستیانە کرد بە پاڕانەوە لە گەورەی ئەو مەنتیقەیە، جنۆکەی ئەو مەنتیقەیە، گەورەی ئەو مەنتیقە بۆی بیان پارێزن. ئەویش هەرچی جنۆکە بوو لێک و ئەکردنەوەی و ئادێ بەربارانیان کرد. بەردی زۆر گەورەیان بۆ ئەو شاردن لە خەتەکە نەهاتە ئەم دیو، هەتا بەیانی خەویان لێ نەئەکەوت، بە حساب ئیستیعانەیان بە جنۆکە کرد و ئەوەنەی تر جنۆکە ئیترساندن. شەیاطین یەکجار فێڵی لێ کردبوون. بۆیە هەر کەسێک تەسەوور کە ئەگەر لەم کارە غەیبیە کە معنەویە و ئێمە نایبینین بیەوێ کار کات ئەکەوێتە ژێر تەئسیراتی شەیاطینەوە. عەبدولسەلام بالی یەکێکە لەو کەسانەی کە زۆر چارەسەری خەڵکی کردووە و کەسێکی زۆر بەقووەت و چەندین کتێبی لەو پێناوە نووسی، لە یەکێک لە پەرتوکەکانیان خۆی ئیشارە بەوە ئەکا ئەڵێ دوای مودەتێکی زۆر زانیم کە شەیاطین گاڵتەم پێ ئەکەن، یەن قسەم لەگەڵا ئەکەن، ئەڵێ موسڵمانین درۆم لەگەڵا ئەکەن، چونکە تۆ هیچ شتێ نابینی غەیبیاتە. ئەڵێ کاتێکم بە خۆم زانی کەوتمەتە ناو داوی شەیطان و فێڵی شەیطانەکانەوە. دوای 20 ساڵێک لە عیلاج و تەداوی خەڵک ئینجا تێگەیشت. بۆیە بەڕێزەکانم ئەمڕۆ ئەو کەسانەی کە خەریکی ئەو کارانە ئەبن دڵنیا بن لەوە، بزانێ یا نەزانێت تووشی سحر ئەبێت، ئەکەوێتە ژێر تەئسیراتی جنۆکەوە. کەسێکی موسڵمانە ملتەزیمە بەڵام عیلمی نییە، خواناسە شەو ڕۆژ قورئان خوێنێ، زۆر بە ئاسانی جنۆکە سەیطرە ئەکەن بەسەریا. فێڵی شەیاطین زۆر زۆرە، لە ئەنواع شێواز ڕووتی ئەکا. یەکێک لە شێوازەکان ئەم شێوازەیە کە خەڵکی موسڵمان ئەخەڵەتن. ئایا شەیاطین سوڵتانی هەیە جارێ بەسەر منە هەتا لێ بترسن؟ ئایا سوڵتانێکیان هەیە جنۆکە تاوەکو ئێمە موسڵمان لە ترس و لەرز و تۆقی نابین؟ جاری وهەیە کەسێک ڕۆشتۆ ساغ لەگەڵ کەسێکی نەخۆشە بە ساغەکەیان و تۆوتێنە وەڵات تۆ سێ چوار جنۆکەوتیای فەقیرە تێکچوو. جاری وایە کەسی تریان هێناوە دارکاریان کردو وەڵاوە چەندین جنۆکەیتیای بۆی دەریان کرد، کابرا چۆتەوە چاک نەبووەوە هاتوۆتەوە وەڵای من چی بکەم سییانیان دەرکردە چواریان ماوە. ئەم هەموو درۆ دەدەسە و خوزاع بەلاتەی کە ئەکرێ ئەبێ کەسی موسڵمان زۆر وشیار بێت، نابێت تێ بکەوێت، ئەبێت چاوەکانی کراوە بێت. ئەمەی کە عەرستانەکەم لەخۆوە عەرستان ناکەم، دوای مطالعەیەکی چەندین ساڵە وردبوونەوە لەم مەسئەلە و جێبەجێکردنی لەلایەن خۆمەوە گەیشتومەتە ئەم قەناعەتەی کە هەموو ئەوانەی ئەو کارە ئەکەن هەمویان بوونەتە پیاوی جنۆکە و پیاوی شەیطان، ئاگایان لە دین و دینداری خۆیان نەماوە، خەڵەتانی شەیطان. باشین خزمەت قورئان هیچ کەلامێک نییە وەکو کەلامی رب العالمین. بزانین ئایا کێ دەسەڵاتی بەسەر کێیە هەیە؟ جنۆکە بەسەر ئینسانە یا ئینسان بەسەر جنۆکەیە؟ خوا جەل جەلالوه لە قورئانە لە فەرمایشتێکدا ڕوو ئەکاتە شەیطان ئەفەرمێ إن عبادي ليس لك عليهم سلطان وكفى بربك وكيلا. عبدكاني من بهيش شوازة وسلطان يوسريان هذا صلاة يوسريان أو عبداتي خواك شيطان بهيش شوازة صلاة بسريان نابي. لآية اشتراء فرمين إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون. بخواء أو كساني إيمانيا بخواء توكلوا بشتو فنايا خواء بهيش شوازة الشياطين سلطان يوسر أمانة والشياطين خويا لما أبارزن. بعد كلام رب العالمين بقرن كلام الشيطان خوي لقرآن الشيطان الله والله من هيج صلاة النوم بسرتنا خدها الشين مكوتن لرجع قيامته. وقال الشيطان لما قضي الأمر كاتك وهمشتك وتايبهات
شيطان رؤكاته شوين كوتكاني خوي الله إن الله وعدكم وعد الحق خوا وعدي دانا وعدك شي الراسب آخرتها هموش تكيه أو أستي كوتي ووعدتكم فأخلفتكم من وعد دانا وتمهيج نية هل أمدو سر رجيان أمري والدنيا لكولا بيتو كمردي كسابوناك صدار خطر يوم هنا بدلت وقناعتي كردو للدين وازينا من خلاف وعدكم جلامو لقل أما شاء الله وما كان لي عليكم من سلطان بخوا حجد صلاة مني بسرتانا حجد صلاة النبو بسرتانا للرجل قيامته الله بس يكشتبوا إلا أني دعوتكم فاستجبتم لي فلا تلوموني ولوموا أنفسكم هل ولو بانم كردن وتمر برو خرابكاري خوتان راتان كرهاتن خوتان هلا مرتان دهاتن لومي من مكان لومي خوتان كان زرك الإنسان جناهك الله والله بدسي خومني فالشيطان لقيامته بيطال فلا تلوموني ولوموا أنفسكم أي بدسي شيء بكسي قال عليك كوازد جكركت بينا الله والله بدس خومني أي كسب زور أجري لدوا بخاتنا ودمتو أجري لبدا خود بدسي خود كردوته الله وازد نرجلك بينا بهما والله بدسي خومني وازد موبايل خرابكت بينا سايد خراب مكرو جنجي مسلمان الله والله لا توانا ودا صلاتي خومانية أي بزور كيف بيكردوي بس أولا الشيطان بانجي كردوي توشويني كردوي هيت سلطاني كي شيطان بس الإنساناني بدقي أما يتانيك لخزمتنا خير بو باش الشيطان هيج دا صلاتي نبي خوي الله دا صلاة النية خواه بو عظمته الله دا صلاة النية إما إثر أبي لا أجلنا بترسين ولا جنوك بترسين جيان من لطالب بيما نوابي إثر تواو جنوكا سيطريك لو بسر هموش ليكي إما تنانت حاليكي و كسك سرطانيتي ألان جنوكي كسك أنواع جوري نخوشي لسر زويا هموي ألان ولا جنوكي وإثر تواو أم جورا بيركرنا وانا أمتي إسلامية زور كان لبشتو دستي كفر أي جولان إما أمتي كين زور زندوي والله أنواع تاكتيك دا أني بو هر أمتي كتير أم تخطيطانا دا بنا يسو وجودي نمام تازا بتازا دنجي الله أكبر لهم الدنيا برزبيتو أقل هيزي دينا كما نبوي هيزي حضارتك كما نبوي إما زوفة وتاوي بلام هيزي حضارتك وهاي كروك إما راب قريب بوي أما جوري كتير لهير شكاني كافران وبيدينانك خلقي مسلمان بترسينا والله كسي مسلمان لهيش دينا ترسل رب العالمين نبي لهيش دي كافران تصور كان أقرب ما نخرجن أترسي تصور يا ما كان سجن أترسي تصور يا بلا جنوك أترسي إما قناعت من أوهاي أقر كسي مسلمان دا مزراو بي همو كونك إلا لخزمتي أوهاي يعني شي كسي مسلمان استبير نشتيكي مجهول كخوا جل جلاله هيج شاويكي بمندا وتايو بيني خوي لي باريزي كشي أم بين خوي وهمي بخوي دروسكات وترس ودلرا وكيكي قول ناخي خوي دروسك عزيزانا إما بيسمان بروشن بيليكي زور قولي بيسمان بقرانو بالقرآن هي والله زور كاد كسيك سيركي توزي ترساو إما إنكاري وناكين كان وتاري بيشو جناج نوصى شيخ إبراهيم ليرا باسي ويكروك علاج بقرآن شو نكري همو وانا ديارا واضحا بلام هموي معالمي خوي هي زيادة رويتها برا أم خرابة كاريانا من أبا شبكين للشياطين بارزراو من زور شكاية شبه همو عبدالتي كاني جنابتان كجيبجي كان بارزراويتان للشيطان والله أهل الجماعات با هيج شيطانك زفر بتونا تعدي خواي كسيك بصيلي رحم جيبجيك هيج شياطين درقتي تونايا والله كسيك كمان هي لملتي كل فرميسكي لقل هجارانا يتخوارو كمان هي كسيري برنامج كين هجاركي يتسر شاشة هم ولا مالكاني خمانا فرميسك بتشاو ما يتخوارو أمتك أبم شوازة بتشون شياطين زفري في أبا أمتك كبزانت خيانة بهيش شوازة لما مذهب ومشكو فكر يا نبي شون شياطين زفري في هنا إن بيسمان بويك أو أمة الزندوة زندويتي خويا بها لينو سيري أمر مكان كافري دنيا هرهم كوبو نتوبرا بربر إيما والله الرجيك أم أمتي يتبيشوك هاو ما تسر أكوينو أما نيا عدالتي خواتنها لما لكي خوما جيبجيكم لولاتكي خوما والله سمو قوي الزوي هميشه بلا تشنجي كسي مسلمانا بلا فكر بيريا بي كي سيطر أكا بسر قوي الزوية نك بسر شوين وشار ولاتك أما فكري كسي مسلمان أما فكري زاناني أمتي إسلامية بويا إما بيست لم خزع بلا ترزقار من بي لم كيفيتي بيركنا وبوچانا نجات من بي
یەکێک لە دەردەکانی سەحوەی ئیسلامی و کە ڕووی کردە ئەو ئومەتە وهای لێکردن کە لە هەموو شتێ بترسی، تەنانەت لە شتێکی مەجهولی وەکو شەیاطین و جن و کەش بترسی. تەنها دوو فەرمایشتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ و سەڵات و سەلام بۆ سەر دیداری ڕۆحی پاکی ئەنێرین. خوای بۆ خاتی گەورەی خۆت سەلامی ئەم مەجلسەی ئێمە بگەێنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ لە فەرمایشتێکدا هەر دەرگایەکتان داخست بڵێن بسم الله. ئافرەتانی بەڕێز خوشکانی بەڕێز هەر شتێکتان لە ماڵەوە داپۆشی بڵێن بسم الله. ئەفەرمێ شەیطان بە هیچ شێوازێک دەرگایەکی داخراو بە بسم الله پێ ناکرێتەوە. ئەو کەسەی کە ئەڵێن جنۆکەی هەیە و جنۆکەی تێیە بچێتە ژوورێکە و دەرگاکە بڵێ بسم الله دایخە ئەبێ یەکسەر چاک بێت. چونکە ئەو فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ابن القیم ئەفەرمێ هەموو شێ لە زمانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دەرچوو وحیە وەکو وایە خوا وتبێتی جەل جەلاله. هەر شتێک کە داپۆشرا بسم اللهی لێکرا شەیاطین بە هیچ شێوازە زەفەری پێ نابن و ناتوانن بیکەنەوە. بۆیە ئەبێ لە هەموو شتێکمانە بسم الله، جلەکان لەبەر ئەکەی بسم الله، نان ئەخۆی بسم الله، والله ئەو ماڵی بسم الله تیا بکرێ شەیاطین تیا جێگەی نابێت. دووهەمین فەرمایشتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئایەت الکورسی. هەر کەس لە دوای نوێژەکان ئایەت الکورسی ئەخوێنێ بەخوا بەس بمرێ ئەچێتە ناو بەهەشتەوە. والله فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بینی ئەو نوێژ بۆ ئەو نوێژە بەس ئایەت الکورسیت خوێندبێ والله مردی هیچ شتێک لە نێوان تۆ بەهەشتان نیە مردن نەبێت. چەند ئاسانە ئینسانی مسلمان ئایەت الکورسی لە دوای نوێژەکانی بخوێنێ. لەگەڵ ئەمەشە فەرمایشتێک ئیمامی بەیهەقی بۆمانە گێڕێتەوە لە شعب الئیمانە، ئەگەرچی لە سەنەدەکەیە ضعفێکی بچووک هەیە بەڵام زانایان ئەفەرمون ئەو حەدیثی ضعیف جدەن نەبێ کاری پێ ئەکرێ. ئەفەرمێ والله سوورەتی ئایەت الکورسی کە ئایەتێکە لە سوورەتەکانی بەقەرە و گەورەترین ئایەتە لە قورئانە. ئەفەرمێ هەر لە ماڵێکا بخوێنرێ هەر کەسێک کاتێک کە خەوت ئەم سوورەتەی خوێن ئەفەرمێ والله ماڵەکەی خۆی دراوسێکانی و دوێڕات حەولەه یەک کۆمەڵە ماڵیش بە چواردەوریان خۆی گەورە ئەیان پارێزە لە شەیاطین. بۆی ئەفەرمێ دراوسەی باش بەهەشتێکی سەرزەوی. ئەم دووشتەوەن با لە ژیانە جێبەجێکەین بە هیچ شێوازێک شەیاطین زەفەرە پێ نانێنێ. بسم الله لە کاتێکا دەست ئەبێ بۆ هەر شتێک. ئایەت الکورسی دوای نوێژەکان و لە کاتی خەوتندا ماڵەکەی خۆت و ماڵی دراوسەکانیشە پارێزراوە. کۆتا قسم لە خزمەتانە والله ئەو کەسەی لە شەیاطین بترسێ ئەوە عەقیدەیدا نەمەزرە، ئەوە تەوەکولی بەخواکانە. لە جنۆکە بترسێ ئەوە عەقیدەیدا نەمەزراوە. باش بەشێک لە عەقیدە بریتێ لە ترسان لە خوا. بە دەقی قورئان خوا جەل جەلاله لە قورئانە ئەفەرمێ إنما ذلكم الشيطان يخوف أولياءه. شيطان وليكاني خوي أترسيني أو أنك أترسن للشيطان ولي شيطانا فلا تخافوهم نترسن للشياطين جنوك وخافوني لمن ترسن إن كنتم مؤمنين أجر إيوة إيمان داري راستقينا. خوي وخاتري قولي خود لقناها كان من مدورة يا رب العالمين درجة كان خير بسلمنا والله يا أكرم الأكرمين. خوي جان ام عبداني كنا كارم رومان كل تبارك كيتو خو درجة خير بسلمنا والله ظلما آرامك يا رب العالمين ما كان من آرامك يا أكرم الأكرمين والله نشتمان شار من آرامك يا رب العالمين. خوای جان وڵاتانی ئومەتی ئیسلامی هەر هەمویان ئارام کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای جان داوات لێکەین گۆڕەکانمان ئارام کە خوای بە ئارامی زیندوومان کەرەوە یا رب العالمین. خوای جان بەسەری بەرزەوە بە حضوری خۆتمان بگەێنە یا رب العالمین. خوای جان بەزەیی و ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە. تو گەورەی خۆت خوایە ئێمە ئەم مەجلیسە بەجێ نەهێڵین. خوایە والله تۆ خۆت شاهیدی ئێمە سوژدە نابین بۆ غەیری تۆ نەبێت. خوایە سوژدە نابن إلا بۆ تۆ نەبێ. والله خوای جان دەست بەرز ناکەینەوە إلا بۆ تۆ نەبێ. والله ڕکوع نابین خوایە إلا تەنها بۆ تۆ نەبێ. دەیا ڕەبی خوای جان دوعاکانمان گیراکە. خوایە هەر کەسمان گرفتێکی بۆی چارەسەرکە. ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە. ئەومان بێ مناڵی پێ عەتاکە. ئەومان بە مناڵەکانی ساڵحکە. یا ربی خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. تایبەت ئەو نەخۆشانەی داوای لێکردن خوای شیفای عاجلیان بۆ بنێرە. یا ربی خوای داوای لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە هەرچی چاکەیەک پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم داوای لێ کردووی خوای ئێمەش داوات لێ ئەکەین.
خوای هرچی خراپێک ئەو شیرینە پەنای پێگرتووی خوایە ئێمەش پەنات پێ ئەگرین ادعوا الله وأنتم موقنون بالإجابة